بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لەم دیدارە تایبەتەماندا هەوڵ دەدەین قسە لەسەر کورد و بەرپرسیارەتی کەلەپوری و فەرهەنگی بکەین. دەپرسین ئایا کەلەپور چییە؟ بایەخی کەلەپور بۆ نەوەکانی ئایندە چییە؟ پێناسەی کەلەپور چییە؟ ئایا کورد بایەخی داوە بە پاراستنی کەلەپوری خۆی؟ تا چەند ئاڵوگۆڕی کەلەپور یاخود کەلتور هەیە لەگەڵ کەلتوری بێگانەدا؟ تا چەند ئەو زیانانەی بە ئاسەوارەکانی کوردستان و شوێنەوارە کەلەپوریەکان کەوتووە زیانمەندن بۆ کەلەپور و بۆ مێژووی کورد؟ پەیوەندیەکانی نێوان مێژوو کەلەپور چییە؟ ئەمانە کۆمەڵێتەوەرەی سەرەکی بەرنامەی دیداری تایبەتمانە بە میوانداری بەڕێز مامۆستا مەزهەری خالقی بەڕێوەبەری ئینستیتۆی کەلەپوری کورد. سپاس مامۆستا بۆ سازدانی ئەم دەرفەتە. ئەکرێ مامۆستا سەرەتا ینی بزانین و بۆ بینەران زیاتر ڕوون بێ بزانین کەلەپور چییە وەکو پێناسە لەو چەمکانەی ترکە جیا بکرێتەوە. کەلەپور کەلمەیەکی کوردی هەمەلایەنەیە کە لە فارسیە پێڵێن فەرهەنگ و هەروە بە ئینگلیسیش و بە ئام پێڵێن کاڵچر. ئەمە بریتە لە دوو مەسئلەی جیا، یەکێ کەلتور یا کەلەپوری مادی، یەکێ زارەکی. مادی تەبانەوانەیە کە دەستکردەکانە چ بنایکی عەزیم و چ بنایکی بچووک بێت یاکو هۆنەرێکی دەستکرد بێت. بەڵام کەلتوری زارەکی ئەوەیە کە ڕۆژانە لەگەڵی هەست و کەوتەکەین. عادەتەن ئەم دوانە ئەبێتە ناسنامەیە هەر مرۆڤێک، یعنی مرۆڤەکان شارسانیەتیان و حتا تەبیعەتیان و چۆنایەتی فەرقیان لەگەڵ ملەتانی ترە. عادەتەن کەلەپور یا کەلتور ئەمانە دەستنیشانیەکەن. کوردیش تەبان بەهۆی ئەوەی کە هەزاران ساڵە مەوجودیەتی هەیە لە کوڕەی ئەرزە، ئەبێ خاوەنی کەلتور و فەرهەنگی خۆی بێت. بەڵێ دێمە سەر ئەو تەوەرەیە مامۆستا. ئەکرێ یعنی کەلەپور ئێمە لەگەڵ مێژووە زۆر جار ئەمانە تێکەڵەیەکەیە لە نێوانیاندا، چۆن ئەم دوو پێناسەیە جێ ئەکرێتەوە کەلەپور چییە مێژوو چییە؟ ئایا کەلەپوری ژێکشەکە لە کەرەستەکانی ناو مێژوو یاخود جیاوازتر و سربەخۆترە؟ بەڵێ ئەلبەتە هەموو شتێک ئەڕواتە خانی مێژووەوە بۆ 50 ساڵ 100 ساڵ 1000 ساڵ بۆ ماوەی کە بمێنێتەوە. ئەگەر قیمەتی ئەوەی هەبێت کە لە کۆمەلگا تەئسیری هەبێت ئەڕواتە مێژووەوە. مێژوو مەسەلەیەکی جیایە بەڕاستی. مێژوو سەربوردەی گەلەکانە، بەڵام ئەمە ئەخلاق و خو یعنی کەلتور بە تایبەت کەلتوری زارەکی ئەخلاق و ڕەوشتی ئینسانەکانە، بیرکردنەوە و بیرمەندی ئینسانەکانە، شرۆنایەتی ژیانی ئینسانە. ئەو کۆمەلگاگەلە کە پێکەوە ئەژین، ئەو کۆمەلگایە مەجموعەیەک قەوانینی بۆ خۆی دروست کردووە کە تایبەت بەخۆیە، وەکو زمان کە تایبەت بەخۆیەتی، ئاداب و ڕسوم و هەست و کەوت و بینینی دیسان جیایە. ئەمە ئەبێتە سەدان ئایتم، سەدان مۆزۆع کە ئەم سەدان مۆزە ئەو وەختێک سەیری بکەین. ئەمانە شتایەکن کە ئینسانگەل ئەوەڵیە کە وەزارەتداد نەبووە، قەوانین نەبووە، مەجموعەی قەوانین بۆ خۆیان خەلقیان کردووە، دروستیان کردووە کە بە گوێرەی ئەم قەوانینە بژین بە خۆشی، بە ئارامش، بە هێمنی، بە جوانی. کەواتە بەپێی ئەوەی جەنابەت هێمایی بۆکەی کەلەپور جیایە لە مێژوو، مێژوو سەربوردەیە، کەلەپور خاص و واقعیەتە. بەڵام ئەو شتانێک کە وجودی هەیە، بەڵام قەوانین ئەو مێژوو مەسئلەی ڕابردووە کە چۆن تێپەڕیوە. دوو مۆزۆی جیایە تەبعان، ئەسەراتیشی جیایە و علمی جیایشە. جا لەبەرەوە ئێمە وەختە باسی کەلەپور یا کەلتورەکەین، باسی هۆشیاری، باسی شارسانیەت، باسی فەرهەنگ، باسی بۆچوون، بیرکردنەوەی ئەو ئینسانگەلە ئەکەین و بەو شێوەیە کورەی ئەرز ئەتوانێت ئەگەر کەلتورە جوانەکانیان بە یەکۆ کۆبکەنەوە
ئەو کەلتورە جوانانە ئەبێتە مەجموعەی قوانینی ئینسانی کۆمەڵایەتی کە بتوانن نەتەنها بۆ خۆیان ملەتەکە بۆ خۆیان بە شایی خۆشی بژین بەڵکو دنیایش بە شایی بەخۆشی بژیت و بەداخەوە ئەمەوێت ئەمە باسکەم کە کەلتور لە یەکتێ نەگەیشتن سەبارەت بە کەلتوری یەکتر وای کردووە کە هەر لە ڕۆژ ئەوەڵەوە کە ئینسان بووە تا بە ئیمڕۆژ مەسئلەی یەکتر قبول نەکردنی ینی کەلتوریە قبول نەکردن ڕەتکردنەوەی کەلتور کەلتوریانە ڕەتکردنەوەی ئەشخاص کۆمەلگا ئینسانەکان بە ملیۆن بە سەدان ئەم کەلتوری وەختی ڕێجێکت کرد وەختە ڕەتی کردەوە ئەبێ بە خلاف کە بوو بە خلاف خوێنینترین خراپترین شەڕی کەلتوری ئەمەی ماوەسا تۆ هێمای بۆکەیت ئایا کەلتوریا کەلەپور تەنها ڕەهەندە مادیەکان ئەگرێتەوە یا ئەکری ئێمە شتە معنەویەکانیش لە حیاتی ئینسانە لە ژیانی ئینسانە هەویش هەر ناوبنین لە کەلەپورێک کەماوەت یاخود کەلتورێک کەماوەتەوە یعنی مادی و معنەوی ئەگرێتەوە بەڵێ ئەرزم کردە بێ لێک جایکەینەوە شەڕ لەسەر کەلتوری مادی کەمە هەروونە داگیریان کرد کەلتورە مادیەکەش ئەیبەن و چی بێت یا تاڵانیەکەن یا هەر ئەو جۆرەکە ئەبینی ئیستا ئێمە قەڵای هەولێرمان بۆ ماوەتەوە لە هەزاران ساڵ لەمەوە بەر جا لەبەرەوە مەسئلە دوو مۆزوعی جایە لەسەر ئەوە یەک بار شەڕەکرێت هەر ئەو نەکرێت کە ئەو شوێنە داگیرکەن ئەوشیان داگیر کردووە بەڵام داگیرکردنی نەفسی ئینسانەکان ڕۆحیەتی ئینسانەکان دابوونەریت ئەخلاق ڕەوش حتا شارسانیەتی ئینسانەکان کارکی ئاسان نییە ئەمەیە کە لە ئومەم متحیدە قیمەتێکی تایبەت لە هیومن ڕایت یا مافی مرۆڤ دانراوە کە ئەبێت دابوونەریت و ئاداب و تەقالید و بیرکردنەوە یا کەلتوری ئینسانەکان بپارێزرێت بەڵێ بایەخی ئەمە چییە پاراستنی ئەم کەلەپور و کەلتورە بۆ نەوەکانی ئایندە بایەخەکەی لەکوێدایە ئەلبەتە ژیان پرۆسسە یعنی مەرحلە بە مەرحلە ئینسان وەکو حیوانیە کە لە یەک شوێنە لە یەک ستەیجا بوەستێت کە ئەڵێن ئەشرەفە مەخلوقات یعنی ئەوە کە ستێپ بای ستێپ ساڵ بە ساڵ قەرن بە قەرن فەرقەکات کە ئەچێتە پێشەوە فەرهەنگەکان دائەبڕێت یعنی عادەتەن کەلتوری جوانتر باشتر و بە معلومات و بە علم دائەهێنێت و ئەو کەلەپورە سەرەکیە بەجێ ئەهێڵێت ئەچێتە ستەیجێکی تر ئەچێتە پلەپایەیەکی تر کە زیاتر لە کەلەپورە یا کەلتورە ماوەکە سەرمایە لێ وەرەگرێت یعنی وەکو ئەوەیە کە ئێوە گەرەکتانە ببن بە دکتۆر ئەبێ لە سنفیەکی ئیبتیدائیەوە دەرس بخوێنن ئەبێ ئەلفوبێ فێر بن وردە وردە تۆ معلومات و علمت زیاد ئەبێت ئەو وەختە ئەم کەلتورانە لە هەر ستێجێکە لە هەر مەرحەلەیەکە نرخ و قیمەتی خۆی هەر هەیە ئەمێنێتەوە تۆ پێشتر باسی زارەکیت کرد گێڕانەوەی زارەکی لەناو ئەم قسانە وەڵامی بەڕێستا کەواتە ئەچینەوە سەر ئەوەی کە کەلەپور بە گێڕانەوەی زارەکی ئەمە بە ئەرشیف ئەکرێەوە ئەم گێڕانەوە زارەکیانە ئەکرێ ئەمە و سەرمایەکی گەورەی کەلەپوری لی بڕوانی بەڵێ کەلتوری زارێکی مەجموعەیەک قوانینە ئەمە قوانینی هەڵسوکەوتە قوانینی پێکەوە ژیانە هەموو سەدان حکایەت و ستۆری و بیرکردنەوە و قانون هەیە بۆ ژیان کاتە کەلتور زارێکی هەموو دابوونەریت و سنەن و بیرکردنەوە ئەگرێت لە موزیک و قسە و قسەڵۆکەوە بیگرە تاکو ئەوەی کە چۆن ئەو کۆمەلگا کوێخایەک یا ڕئیس عەشیرەتێک یا مەلایەک بتوانێت ئەو گوندە بگێڕێت هەر گوندێک لەگەڵ گوندێکی تر قوانینی هەیە ئەمانە هەموو ئەچێتە خانی کەلتوریەوە زۆر جارماوە ساباسی ئەوە ئەکرێ کە بۆنە ئەفسانەش کە حەقیقەتێکی تایە گێڕانەوەی دەما و دەمە ئایا ئەمە ئەکری ئێمە لە ئەفسانە جایکەینەوە نه بێگومان نە
ئەفسانە بەشێکە لە ژیانی مرۆڤ. ئەفسانە دوونەوە ئەنۆعێکی ئەوەیە کە ئینسانەکان خەڵقیەکەن، کروێتیەکەن، دروستیەکەن، بە بیری خۆی ئەفسانەیەک دروست دەکات. تەخەیولاتی ئینسانەکانە. یەکێتریش واقعی بووە. دوای گێڕانەوەی زۆر دەم بەدەم و شوێن بە شوێن چوون، وردە وردە هەندێ قسە و قسەڵۆک هەندێ مۆزۆعی بە عەقڵ و بینشی ئەم گوندە بۆ گوندێکی تر، ئەم نەتەوە بۆ نەتەوەیەکی تر، ئەم ئاڵوگۆڕێت یا ئەبێ وردە وردە ئەبێتە شێوەی ئەفسانە. بەڵێ یعنی تەخەیول جایە هەندێک شتەیە ئەو ئەفسانەگە لە ڕیشەی هەیە و یەکێ لەو ئەلمانەیە کە ئەمێ کە علم سوسیۆلۆژی بێت، کۆمەڵناسی بێت، فەلسەفە بێت، دیسان ئەڕواتۆنەوە جەرگی ئەو ئەفسانە کۆنانە کە هەندێک جاریش ئێمە ئەڵێن ئەمە خورافیە، هەندێک جارێن خەیاڵاتیە، هەندێک جار وازانی بیرکردنەوە نییە. ئەکرێ مامۆستا بڵێن ئەفسانەیەکێکە لە ڕەگەزەکانی ناو کەلەپور؟ بێگومان تەبعان یەکێ لە ڕەگەزە سەرەکیەکانە. تۆ بە حکایەتی دایک تۆ گەورە بوویتە، ئەو حکایەتانە زۆربەی ئەفسانەیە، زۆربەی دروستکردە، زۆربەی واقعیاتێک کە وجودی بووە، ئەو دایکت ئەو واقعیاتی بە شێوەی گێڕاوە بۆ تۆ بۆتە حکایەت. بەڵام زەخیرەیەکیشە بۆ مرۆڤایەتی. باسی حکایەتی ڕێوەی بۆ کردویت. خۆ ڕێوی وجودی هەیە و هەندێک خصوصیاتیشی هەیە، بەڵام شتکەری تری پێوە نووساندووە، کەواتە حکایەتەکان زۆربەی منشەیەکی هەیە، مۆزوعێکی هەیە. ئەم مۆزوعە لەگەڵ مێژووە تەطبیقە کرێت. مێژوو نووسان دەتوانن حتا زمان ناسان، کللتور ناسان، کۆمەڵ ناسان، فەیلسوفەکان ئەتوان دیسان هەن لەو حکایەتگەلە لەو مۆزوعگەلە بنەڕەتی هەندێک شت بکۆڵنەوە. ئێمە ئەم گرنگیانە بێنینەوە با بینە سەر کورد، هەموو ئەم بایەخ و کاریگەریانەی تۆ باست کرد. ئێمە ژۆکو ملەتی کورد یعنی ملەتێکی نەتەوەیەکین کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا دابەش بووین بەسەر 4 پارچە، تا چەند ئەما بێت ئەم پاراستنی کە لە پورمان و ئەو کەلتوری کە لە ڕابردووە هەمانە، ئەگەر گێڕانەوەی زارەکی و دەماودەم بێ، ئەگەر ئەوەی کە ماوەتەوە شتێکی بەرجەستە بێ، بایەخدارە بۆ ئێمە، بۆ ئێستای ئێمە کە هەمان بێت و بیخینە بەردەست و بڵێن ئەمە ڕابردووی ئێمەیە. ئەلبەتە ئەم کائیناتە کە خۆی گەورەی ئەرز و ئاسمان ئەستێرەکان کە دروست کردووە، ئەمە ئوسوڵی خۆی هەیە. ئەیتوانی یا ئەکرا هەموو سەر ئەرز یەک سەر و شکل بێت، یەک بیر بێت، یەک فەرهەنگ بێت، یەک ئەقلیەت بێت، یەک ئاو خاک بێت، یەک ئاو هەوا بێت. ئەم جۆرە کە دروستی کردووە معنای ئەوەیە کە واریەتی یا تعددی زیاتر، ئەم تعددانە ئەوە ئەکەن کە هەر کام و ئەندیشەیەکی بێ، هەر کام و شارسانیەتێکی هەبێت، هەر کام و بیر و بۆچوونێکی هەبێت. ئەم بیر و بۆچوونانە وەختی هەموو کۆ بێتەوە شارسانیەت دروست دەکات. کە شارسانیەتی دروست کرد، سەر ئەرز دەوڵەتمەندتر ئەبێت، ئینسانەکان بە خۆشی و شایی و جوانی زیاتر ئەژین. ئێمەش یەکی لەو میلەتانین، بەڵام بە ئەسەفەوە ئەتوانم بڵێم ئێمە ئەگەر بڵێن تقریبەن لە 700 ساڵ لەمەوبەر یا 1000 ساڵ لەمەوبەر تاریخ نووسەکان بە ئەکتیڤ بە عەمەڵ لە دنیا بۆ ئیمپراتورەکان کاریان کرد، ئێمە ئیمپراتور نەبووین. تقریبەن مێژوومان لە ناو میلەتانی جیهانە مێژوویەکمان نییە، ڕوک و ڕاست ئێڵێن، لەبەرەوەی کە خاوەنی کیان نەبووین. ئەکرێ بڵێن یعنی ئەمە هەرچەند پرسیارەکە چێت ناو ڕەهەندی سیاسی و مێژۆ، بۆ ئەکرێ هەر کەس کیانی نەبوو مێژووی نەبێت. تابعاً کیان کێ دروستیەکات؟ مێژوو کێ دروستیەکات؟ شارسانیت کێ دروستیەکات؟ دەوڵەت. تابعاً گەلێک کە منسەجم بێت، گەلێک حاکم بێت. ئێمە لەسەر ئەرزمان تقریباً 1500 ساڵە لەسەر ئەرزمان حاکم نین، یا دابەش بووینە بارشکل. من باسی سیاسەکەی ناکەم، پێویست ناکات. دابەش بووینە لەم دابەشکاریە حداقل 500 ساڵی مێژووەکە ێزانی، لەو 500 ساڵە ئیجازەی پراکتیسیان نەداوە. بەڵام ماوەسا ئەگەر ئێمە بڕیار بێت دەوڵەتمان هەبێ و دەوڵەت دروستکەین، خۆیەکێ لەو ڕەگەزە گرنگانەی کە دەوڵەتی لەسەر بیناکرێ و دروستەکرێ
مێژووە یعنی بوونی ئەو مێژووی ڕابردووە ئێمە ئەو مێژووی عی ناکرێت ئێمە خیابمانە بێت لەو مێژووە بێگومان ئێمە لەو بارەوە دوا کەوتوترین ملەتی عالەمی لەو بارە ئەلبەتە لە دوازدە ملەت هەیە نەناسراون و بە ملەت نیان ناسیوە چی بەڵام دیسانەوە ئێمە هیچ ملەتێکی نەناسراو بە قەر ئێمە 45 میلیۆن کەس 50 میلیۆن نییە جا لەبەرەوە ئێمە مەزلومترین تەبەقەی مرۆڤی جیهانین کە مێژوویەکی پڕ لە سەرفەرازی مێژوویەکی پڕ لە فەرهەنگ و شارسانیەت ئەو ئێغراق نییە ئەگەر ئێمە شارسانیەتمان نەبووە ئیسن نەمابووی بەڵێ مامۆستا یەکێک لەو شتانەی کە کەلەپور ئیشی لە سەرەکان ڕەسەنایەتیە ئەوەی کە پێوتێ ئەسالەت تا چەند کورد پێویستی بە زیندووکردنەوەی جارێکتر ئەم ڕەسەنایەتیە زیندووکردنەوە خۆب ئەبوا ئێمە شانسێکی زۆر گەورەمان هەبوو کە لەنەوە یەکۆ تا ئێستا کارمان بۆ بکردایت با ئایبی خۆشمان بڵێن بە ئێمە نەمان کردووە و ئەمەش کە ئێوە ئەیبینین ئێمە لێرا دەستمان بەم کارە کردووە ئێمە بەنسبەت ئەو دواکەوتویە کە هەمانە ئەمە ئنجۆیەکی بچووک وەکو ئێمە قەت ناتوانین جێگەی وەزارەتخانەیەک یا جێگەی پەیرەوە پرۆگرامێک کە لە حکوومەتی ئێمە هەبێت بۆ لەسەر پێڕاگرتنی گەلەکەمان لەبەرەوەی کە ئێمە ئەمانوێت بێ ببین بە ملەت داوا ئێوە بکەین کە جیابینەوە کورد باشە کورد نەمێژووی نووسراوەتەوە نە کەلتوری نووسراوەتەوە نە ئەزانین لە رادیو تەلەڤیزیۆنەکانی لە تابلۆکانی ناو شارەکەمانەوە بیگرێت تاکو ئەدەبیاتەکەمان ئەمانە هەموو ئەو شتانەیە کە ئێمە مشکلمانەیە با نەچینە ناو ئەو مۆزۆ چون بەڕاستی ئەو مۆزۆی ئێمە نییە بەڵام مۆزۆی ئێمە ئەوەیە ئێستا ئێمە خەریکین بنێڕەتێکمان داناوە لە ئەنستیتیوت کەلەپوری کورد وەکو پێناسەی گەلی کورد لە هەر 4 پارچە یا 5 پارچەی کوردستان ئێمە بتوانین ئەم کەلەپورە ئەم کەلتورە ئەم فەرهەنگە بێوێنەیە کۆبکەینەوە بیکەین بە ئارشیڤێکی نەتەوەیی مرۆڤی کورد کە دواڕۆژ وەکو کورد بڕواتنەوە میلەتانی دوا ڕۆژ وەکو عەرەب و فارس و تورکێک چون بەستە باوانە بووین یا ئەرمەنی و ئەرمەنستانێکەوە نەچێتە ناو دنیا بەڵێ مامۆساکەواتە ئێوە بۆشایی یەکەیە لە ڕووی کەلەپوری و ئێمە نەمانتوانی ئەومانە بێ ئێوە ئەتانوێ پڕی بکەنەوە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتان دووبارە سڵاو مامۆستا بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ئەو ئینستیتۆی کەلەپوری کورد کە ئێوە بەرپرسی ئەو ئینستیتۆیان ئێوە لە ئەنجامی بوونی بۆشاییەکەوە لە ئەنجامی غیابی زیندووکردنەوەی کەلەپوری کوردیا ئەمەتان دروستکرەوە ئەتانوێ ئەوە پڕکەنەوە بەڵێ ئەلبەتە ئێمە پشتیوانێکین بۆ وزارەتی ڕۆشنبیری ئێمە مانەند لە هەر 4 پارچەی کوردستان ئەگەر هەبێت هەر ڕێکخراوێک هەر مرۆڤێک هەر نووسەر و مرۆڤێکی کوردی کە بۆ مێژوو و فەرهەنگ و کەلتور و ئەو ئەسالەتی کورد کار بکات هەموو ئەمانە بۆ وزارەتخانەیەک بەناو وزارەت ڕۆشنبیری کارەکەن یعنی ئیشەکان ئەبێ دیسان بڕاتەوە ئەوێ کە ئێمە ئێستا وەکو ئارشیڤین کە بوو بە ئارشیڤ معنای ئەوەیە کە شوێنێکی ئەتوانین خزمەتگوزاری معلومات سەرچاوە بدەین بە خەڵک و ئەوەش عینی ئەوەیە کە لە وزارەت ڕۆشنبیریە بەشە جیاجیاکان هەیە ئەنواعی بەشی جیا هەیە ئەوانش هەر کام لەو بەشە ئەو سرویسە بدەن لە دنیایشا بەڕاستی NGOەکان یاکو ڕێکخراوە ناحکومیەکان ڕۆڵێکی هەرە گەورە ئەبینن و بەداخەوە من با دەردەدڵێکی خۆشم بکەم گلەیەک بکەم کە حکوومەت بە لاغوکردنەوەی NGOەکان و بە تقریبان بایەخنەدان بە NGOەکان توانیوێتی یعنی لاسەنگێکی زۆر
خراپ بۆ خۆی دروست بکات کە بە تایبەت لەباری فەرهەنگی و کۆمەڵایەتیەوە کە جێگەی بە هیچ وزارەتخانەیەک پڕ نابێتەوە چونکو کەلتور بە هەرەوەز دروست ئەبێت کەلتور بە دڵسۆزی هەموو کەس دروست ئەبێت ئەو کەلتورە بناغەی یەکبوون و یەکگرتنە بناغەی دروستکردنی نەیشن و ملەتێکە. بەڵێ مامۆستا ئەبینی زۆر جار ئێمە کەلەپورەکان یا شوێنەوارەکانمان شوێنە دێرینەکان لەسەر ینی ئەم وەڵامی جەناب و بەر شاڵاوی لە ناوچوون و تێکدان و زۆر جار بازرگانەکان ئەنی هەوڵی لە ناوبردنی ئەمەدەن ئەگەر بە ئاودیوکن و بردنیان بۆ ئەو دیوی سنوورەکان بێت یا خودت بە تێکدانی ئەو بینە و شوێنەوارەکە لە پوریانە بێت تێکدان و قڕکردن و نەهێشتنی ئەم شوێنەوارەکە لە پوریانە تا چەند زەرەر و زیان بە زەخیرەی کە لە پوری و مێژووی کوور دەگەیەنێت. بەڵێ ئەلبەتە ئەوە بەڕاستی بواری من نییە وتم چۆن لە یۆئێنی شادجیا کراوەتەوە زارێکی و مادیەکەش تەبعاً ئەوە دیتان کە کاتێک لە مووسڵ ئەو جنایەتە گەورەی مێژوویە کرا بەرامبەر بە ئاسەوارەکان ئەمە دنیا پێ متەئەسر بوو یعنی مەسەلە نییەوە ئەو کەلەپوری بەشەریەتە ئەم ئەخلاق و ڕەوشتەی مرۆڤی کورد هی بەشەریەتە هەندێشت هەیە تورک و فارس و عەرەب و مکسیکی نیەتی ئەمە خولق و خوویەکی ئینسانیە کە ئەبێ بگەڕێتەوە بۆ هەموو ئینسانەکان چه ئاسەوار و ماددە بێ چه دابوونەریت و ئەخلاق و فەرهەنگی زارەکی بێت یعنی کەوتمان فەرهەنگ یعنی معنەویات و علم و فەرهەنگی ئینسانیش هەموو بەسراون بە یەکەوە گیانین ئەم شارگە لە شەڕ مەنافعە ئینشاءڵڵا ڕۆژێک ببێت کە ئەم شارگە لە نەمێنێت ئینسان فقط بۆ ئەوەیە کە لە یەکتر سوود ببینن هەر ئەو جۆرە ئاوهەواکان فەرقەکات تۆ چی بۆ لێو دەریایە چی بۆ ئەو پەڕی دنیا بۆ جوانترین جەنگەڵ جوانترین لۆفە ببینیت ئەینی ئەوش ئینسانەکانی شەروان ئاشنابوون لەگەڵ خوڵق و خۆی ئینسانەکان ئەمانە ئەو شتانەیە دنیا بۆ ئەمە دروستکە ئەم ئاشنایەتی تۆ باسیەکەی با بێمە سەر و پرسیارە ئایا ئاشنایەتی لەگەڵ دەرەوەی خۆمان وە کەلتور و کەلەپوری خۆمان یا بڵێن شتێکیە ناوی ئاڵ و گۆڕی کەلتوری و کەلەپوری بێ لەگەڵ دەرەوەی خۆمان خزمەت لە هەمان کاتا دوجار دەرەنجامەکەی خزمەت بە کەلەپوری خۆمان بکات بێگومان فقط ئێمە ئەبێش کەرەسەکەمان ئامادە بکەین ئەبێ کەرەسەکەمان ئامادە بکەین بە شێوەیەکی ئیمڕۆژی بە شێوەیەکی علمی پێشکەشی کەین بە دەرەوە یا ئەوەی کە هەموو خەڵکی دەرەوەی وڵات هەموو وڵاتە پێشکەوتوەکانی عالەم بەشون کەلتورە ئاگەڕن یعنی هەموو ئەم عالەمە یەک مانگ لە ساڵە ئۆتڵیان هەیە ئەم یەک ساڵە ئەڕۆن ملەتان ببینن ئاسەوار ببینن کەلتوری خەڵق ببینن یعنی ئەگەر ئەڵێن جەهانگەردی یعنی وڵاتان گەڕان و خۆی وزارەتخانێکە لە هەموو وڵاتێکە ئەساسی کەلتورە هەموو بۆ ئەوە ئەڕۆن حتا خواردنی جۆزە کەلتورە کێکی لە مۆزۆعەکانە فەرهەنگ و هۆنەریش جۆزە مۆزۆعەکانە تەنە ئاسار نیە سەدان مۆزۆعە کە ئێمە وەختی بەڕاستی باسەکە نەڵێن هەندێک جار باسەواکە نەڵێن جەهانگەردی ئێمە ئەم کەرەسانەمان ئامادە کردووە بۆ ئەوانەیە کە بێن لێرە کوردستان ببینن بەڕاستی چیان نیە لە ئێمە بیبینین هۆتێلەکان مۆزۆع نییە بنا 50 تەبەقەکانی ئێمە مۆزۆع نییە بۆ کابرایەکی جەهانگەرد بێت ئێمە خواردنێکی کوردی مۆزۆعە چوار کاری ڕەسەنایەتی حتا ئەگەر هونەر بێت چوار تەئات و فیلمی ڕەسەنی کوردی مۆزۆعە چوار ڕەسم و یا نمایشی دابوونەریتی ئێمە ڕیابی ئەمانە بێ ئەسڵ و فەسڵی ئێمە دەرەخەگەن نەمان بێت نانە ئێمە ئەسڵ و فەسڵمان هەیە ئێمە بەرنامەمان نییە بەکاری بێنین ئێمە هەتا بڵی ئەسڵ و فەسڵمانێ بۆیە ماوینێتەوە غنای ئەمەش بەشێک نییە لە ئەسڵ و فەسڵ بێگومان ئەمە هی ئەوەیە کە ئەوە مەسئلەیەکی سۆسیۆلۆژیە کە ئێمە بۆچی تایسن نەبووین بە دەوڵەت و بە حکوومەت و ئەو شتانە ئەو بەڕاستی هی کۆمەڵناسی و هی مێژوویە ناچینەوە باسەوە بەڵام باسەکەی تری ئەوەیە کە من ماوەیەک لەوە بەر مەجموعەیەک تەلەبە هاتن بۆ ئێرە قسەمان بۆیان کرد ئەنوت
ئێمە بۆچی کەلتوری خۆمان نابینە دەرەوە وتم بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەیکەی ناتەواوە ئێمە ئامادە ئەوە نین کە هێشتا بچینە دەرەوە ئەبێ ماڵەکانمان سیارەکەی منیش ئەوەڕ ئەوە بوو هەناردەکردن و هاوردەکردنی کەلتور هەیە یعنی ئایا تا چەند یا کەلتوری بێگانە کاریگەری نێگەتیڤی لەسەر کەلتوری ئەمە دروست بێگومانێکە بۆ سە لە شێواو بووینە گەنجی ئێستا لەگەڵ گەنجی 91 زۆری فەرقا یعنی ئەسە نازانی کەلتور چییە من لە 2005 هەمە پرسیکم کردا بچە زۆر نەبوو تاوان لە تقریبا 500 کەس هەم پرسیمان کرد 83% پلەی نیانەزانی کەلتوریانێکی 83% جا لەبەرەوە مەسئلەی کەلتور مەسئلە بوون بەنەتەوەیە یعنی لە ئەمم متحدە ئەمانە تکرارە ئێڵم بەڵام تابان پێویستە یەکێ لەو شتانەی کە تۆ ببی بە حکوومەتی سربەخۆ کەلتوری جیاوازە هەبێت تۆ چۆن ببوورە مامۆستا تا چەند لەگەڵ ئەوەی هێنانی کەلتورێکی دەرە و لەبیربردنەوەی کەلتوری ناوخۆ ئەمە زۆر جار بە پێشکەوتن وێ ناکرێت ئایا ئەو کەلتورە هێنان وە لە بیرچوونەوەی کەلەپوری ناوخۆ تا چەند ئەمە زیان بە کەلەپوری ئەمە بێگومان لەبەرەوە ئێمە خامین ئۆکسینەکەی خۆمان لە بیرمان ئەوە هەڵەگری کە ئەوە هەڵمانگرت بە کۆمەلگاکەت ناخوات ئەمە قەزیەیە پێ دوایە ئێمە ئێستا لە ژێر کاریگەری ئەو کەلتورە بێگومان لەژێر ئەو هەژمون و داگیرکاریە نە بێگومان ئێمە حتا نووسینەکە تابلۆکان سیرکە بە تابلۆکانە ئەبینی بۆ شارچکە گەل و ئەو گوندانە کە دروستیان کردووە یعنی ئێمە من نامێ بچمەنەوە ئەو نەختگەلە ئێمە هیچمان نەکردووە بۆ ئەوەی کە ئەسالەتی خۆمان بپارێزین چونکو ئەو کەلتورەکە ئێمە باسیەکەین یەکگرتووی گەلەکە نیشان ئەدات یعنی کەلتور ئەبێتە هۆی یەکبوون و یەکگرتووی ئێمە بۆچی دیفاعەکەین وەختێ تورک هجوومان بۆ ئەکات فارسیا عەرەب هجوومان بۆ ئەکات ئەجنەبی ئێوە حکوومەتمان بۆ مقاوماکەین مقاومەی کەلتوریە ئێستا خۆ ئەرزت نییە ئەم ئەرزەی تۆ نییە بەناوە تۆ لە ئەمە متحدە تەچی نەکراوە ئێمە مقاومەی کەلتوریەکەین جا ئەگەر کۆمەلگاکەمان منسەجم بێت ئەگەر کۆمەلگاکەمان یەکتر بناسن ئەوختە ئینسجام زیاترە تۆ ئەمە ئاتاجی چی هەوێ ینی ئایا وشیاری ئەوێ یا ئەبێ سیاسەتگەلی حکوومەت پشگیری ئەمە بکاکە ئەو کەلتورەی خۆمانەیە برەوی پێبدا و ئەندازەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ کەلتوری بێگانە ئێمە یعنی کەلتورێکی وشیاری لە ناو خەڵکا بڵاو بکرێتەوە یعنی ئەمە احتیاجی بە چییە ئەمە احتیاجی ئەمە دەوڵەتی نستا احتیاجی بەوەیە کە وەزارەتی کەلتور وزارەتی کەلتور بێت حکوومەتی کوردستان بۆ دروستکردنی کورد و کوردستان بێت ئەم دوو مۆزۆ ئایا کە ئەو دوانە ئێمە پێش لەوە ئەوەی کە تا ئێستا پاراستومانە هەموو شتێکمان وەکو خۆیەتی نێتوانی و فارس و عەرەب و تورک خاوەنی گەورەترین شارسانیەت و ئیمپراتوری منتەقە بوونە تەئسیرمان تیا بکەن ملەتەکە مقاومەی کردووە ملەتەکە بووە ئەو کەلتورەیە کە ئەوان هێناویان وتیان لێنەکەی خۆمان کەمترە بۆیە قبولی نەکردووە بەڕای تۆ ئەو هەژمون ئەوەی پێوتی ئەولەمەیا جیهان گەرایی کە لەسەر جیهان هەیە و تەکنەلۆژیا کاریگەری کردووە تا چەند تەکنەلۆژیا وای کردووە پاشەکشی بە کەلتور کردەوە ئەو ڕنگ و هێڵەکانی کاڵ کردوێتەوە ئەو وەسیلەیە علم یا تەکنۆلۆژی وەسیلەیە بەڵام ئەوەی کرد مەسەڵەن یەکی وەکو ئێوە لە ماڵە چۆن تربیەت کراویت ئەوەیت یان تەکنۆلۆژی تۆ ناگۆڕێت ئەو لەمە ناتوانێت تۆ بگۆڕێت وەختی ئینسان ئیسالەت معنەوی هەبوو ناکۆردرێت بەڵام تۆ بۆ نمونە باسی بۆ نمونەت دابوو نەریتی کرد پۆشینی کەلوبەر پەلی کرد سە زۆرجار تەنانە خواردنەکان بۆ نمونە ئەو خواردنی وەکوڵە پیتزا و نازامچیانی لە وڵاتانی دەرەوەاتوە پۆشینی شێوازی کەلوپەل تەنانە قشبڕین یعنی نەریتی کۆمەڵایەتی ئەمانە کە هاتۆتە ناو نەریتە کۆمەڵایەتەکانیمە پێدوانیە بەشێک لە کەلەپورەکانی خۆمانی لەبیر بردوونەتەوە ئەو کەلتورەی کە لە ڕابردووە هەمان بە وردە وردە دەستبەرداری بووین یەکشتان پێ بڵێم ئێمە ئەبێت ملەتی ئازادی پەروەرین ئازاد بیرەکەینەوە لە ئەو لەمە نەترسیت ئێستا بەڵێ ئێستا ئەم دەقە بترسین لەبەرەوەی کە ئێمە بایەخمان بە کەلتوری خۆمان نەداوە
ئێمە بایەخ بە کەلتوری خۆمان بدەین با کەلتوری ئەولەمەش هەبێت ئەوە ئێمەین ئەبێ اختیار بکەین کامی باشترە ئێمە هیچ وەخت لەوە نەترسید کەلتوری ئەولەمە بێت لەوە بترسین کە لە بەرنامەدا نەبێ لە ماڵەوە دایک و باوکی تۆ لە مەکتەب مامۆستا و بەرنامەی مەکتەب لە حکوومەت لە وەزارەتخانەکانە ئەو بەرنمەیەدا نەڕێژرابێ کە مرۆڤێکی کورد دروست بکات ئەوە مشکلەیە ئێمەیە نە ئەولەمە بێت دی ئەولەمە چۆتە ژاپۆن ژاپۆنە لە ژاپۆنە چینە چینە هێند هەر هێندەکە ئازادترین وڵاتی جیهانە لەبەرەوە ئەم دوانە تێکەڵ نەکەین بێ کەواتە ئەبێ ئێمە دوجار بگەڕێنەوە بۆ بازنەی وشیاریەکەی و مامەڵەکردنی ئێمە لە وە تێکەڵبوون لەگەڵیان تێکەڵبوونە خۆمان دروست بکەین یعنی ئەبێ ئێمە خۆمان دروست بکەین ئامادە بین بۆ ئەوەی کە بتوانین ببین بە دەوڵەت ببین بە حکوومەت شەرتی وەتەنیەت کە باسیکەی پێشمەرگەیە کە خۆی ئەدا بە کوشت خۆی بۆ ئەولەمە نادا بە کوشت بۆ خاکەکە و وڵاتەکەی ئەو نووسەرە و متەفەکرە گۆرانە کە هەمان بووە لە توولی مێژووە و ئێستا هەموو دەرسی ئەوەی پێداوین بۆ ئەو دەرسانە ئیمڕۆژ تەدریب ناکەین نایبینە کۆمەلگامان و نایبینە جامعە و مەکتەبەکانمانەوە ئەمە ئەو مۆزۆعەیە بەرحاڵ ئێمە من زۆر بە کورتی باسی بکەم ئێمە هەر کامەوە ئەبێ لە شوێنی خۆمانە ئیشی خۆمان بکەین بە سەداقەت بە دروستی بە پاکی بە کوردی کە ئەڵێم بە کوردی معنای ئەوەیە کە هەموو ملەتانی عالەم ئەڵێ من خەڵقی ئەوێم و ئەوەم وە گوناحە من بەخۆم نەڵێم کوردم شەرمم لەوە بێت یاکو بترسم ئەو کوردیش تەعەسسوب ناگەێنێت یعنی هەر کەسێک باوکی کە هەیە ناتوانێت باوکی لە ناسنامەکەی بسڕێتەوە و ئێمەش کەلتورێکمانەوێ نەئەبێت و نابێتیش بیسڕێنینەوە ئەمە کەلتور وتم ئەسەتێکی خوادادی سەرمایەکی خوادادی و تەبیعیە ملەتان حەفزیان کردو ئەبێ توش بیکەین ئەچی ناو ملەتان چیە تو ڕووی هەڵی من فارسم هەڵی من تورکم ئێنی مامۆستا تا چەند کورد قابلیت یا شایستەی مقاوماتی زیندووکردنەوەی کەلتوریتە یعنی ئەمەوێ ئەوە ڕوونکەیتەوە بۆ بینەرە ئەمە ئەگەر باسی ملەتەکەکەی ملەتێکە هەفتا و سێ ئەنفالی تیا بوو ئەنفالەکەیشەوە ئەبین دیتان ئایا ئیزدی گۆڕاوە ئایزدی گۆڕاوە ئێستش گۆڕاوە ئەم زۆرانە فایدێنی ملەت ئامادەیە بۆ ئەوەی کە هەمیشەوە هەمیشە خۆی بێت کورد بێت وڵاتی هەبێت وڵات پەروەەر بێت هەمیشە ئامادە بووە یعنی ئەم حکوومەتێش نەبێ حکوومەتێکی تر بێ کورد هەر کووردە جا بۆیە ئەگەر ئێمە هەر لە ئیستۆ ببین بە حکوومەت ئەمە قازانجمان کردو ئەگەر نەبین 100 ساڵ دواکەوێت بە بڕوای تۆ یعنی پاراستنی کەلتوری خۆمانەوە دەست پێوەگرتنی و وشیاری مامەڵەمان لەگەڵ کەلتوری بیانی تا چەند خزمەت بەوەکە ئێمە بەرەو ئەومانە باسبینە ئێمەش لە ئایندا خاوەنی دەوڵەت و دۆزێکی سیاسی بین بۆ خوانیا دەوڵەتێکمان هەبێ کە بڵێنەوە کوردی لە ئومەمی متحیدە وەکو تۆ هێمات بۆ کرد ئەرزەکەی بە ناوی خۆی وەیەتی بەڵێ گوتم بەڕاستی ئەمانە بەحسی هەر کامە باسێکی زۆر گەورەیە من بیر ئەواکەمەوە بۆچی وا ئەڵێن هەموو لە کۆمەلگای ئێرە لە باشوور وا ئەڵێن ئێمە مەسەل لە پێشە کەلتور و پێکەوەنووسانمان و محەبەت و خۆشەویستی و پێکەوە ژیان و ئاسایش و ئەو شتانەمان لەناو خۆمانە باش بووە ئەوەی کە نەمان بووە ساڤرنتی و حاکمیەتی خۆمان بووە یعنی ئێمە ئەو ئاسایشەی لەناو خۆمانە هەمان بووە بەڵام نەمان توانیوە دەستەبەری بکەین کە سوودی لێوەربگرین لەو دەستەبەرکردنە بتوانین لەم وەزعەی کە وڵاتێکی سەروەتمەندی باشتر لە باشترین ئەرز و باشترین ئاو و خاک و ملەتمانێ ئەو نەتوانینە ئەکرێت دەست نیشانکەیت بۆ نەمانتوانی یەک و دوو ئەلبەتەوە ئیشی من نییە تابان ئیشی من نییە بەڵام هەموو ئەڵێن نەمانتوانیوە گلەمان هەیە ئەمە ئەڵێ نەمانتوانیوە بەڵام ئەگەر بتوانیوە ئەبێ بتوانین ئەمە مۆزوع ئەبێ بتوانین چونکو
ئێمە ئومێدمان زۆرە کە ببین بە نقطە عەتفێک لە شەرق ئەوسەتا هەر ئەو جۆرە کە بیانیەکان باشتر لە خۆمان ئێمە ئەناسن یعنی ئەو نقطە عەتفەمان پێ بدەن و تا ئێستش ئیسپات بووە کە هەمیشە بیانیەکان لە داگیرکەرەکان بۆ ئێمە باشتر بوون. بەڵێ ئەم لەحزەیە ئێستا لە چ لەحزەیەکەین بۆ ئەوەی کە ئێمە کەلتوری خۆمان خۆشوێت و ئەی پارێزنی ئایا ئێستا ئێمە لە لەحزەی کۆکردنەوە و بیناکردن و دروستکردنەوەین یاخود لە لەحزەیەکەین هێشتا لە دواوەین و نەمانتوانیوە خۆمان بەراورد بکەین بە وڵاتانی پێشکەوتووە کە بە کەلەپوری ئەوان کەلتوری خۆمان پێ هیچ گومانیە کە ئێمە جارێ بەم زوان ناتوانین چی ناوملەتە هیچمان نیە بگێ یعنی ئەرزوو ئاسمانی نیمە با ببوور با قسەی ئەوە مناڵانە نەکەین کە ئێمە زۆری ماوە یعنی ئێستا خەڵک لە کوراتی ترە خەڵقی ئەمریکا و ڕووس و گەورە وڵاتانی عالم لە کوراتی ترە تاقیەکەن ئێمە لە بەستە ئەرزەکەی خۆمان ناماوین جا لەبەرەوە قسەی وا نەکەین ئێمە ئەبێ بزانین ڕابردوویەکی ئینسانی پڕ لە مێژووی جوانی کە ئەڵێم ئینسانی یعنی هەموو ئەو دابوونەریتەیە کە خوا خالقی ئینسان ئەخلاقە جوانەکاری بە ئینسان داوە ئێمە زۆربەی ئەوانەمان هەیە ئێمە ئەوانەمان پاراستووە مرۆڤیش بۆ سەر ئەرز ئەمانەیە ئەوێت ساروخی ناوێت ئیمڕۆژ بێ دوا ڕۆژ بێ ئەمانەیە ئەوێت بۆیە ئێمە گەورەترین بربەستمان ئەو کەسانن کە قبول ئێمەیان قبول نییە و ئەگەر قبولیشان بووە ممکن بوو ئێستا بتوانینەوە ناویان بەڵام دنیا لەگەڵمانە دنیا ئینسانیەتی ئێمە قبولە چونکو ئێمە هیچ وەخت تەجاوزگەر نەبووینە ئێمە هەمیشە مقاوم بووین و مقاومەتمان کردووە ئێمە هیچ شاید تەڕۆریست نینە لەمە زیاتر کە 500 ساڵە نیشتونە گیانمان شەڕمانەکەن لەکوێ دنیا شتێک هەیە کە کوردێک کارێکی تەڕۆریستی ئایندەی چۆنەبینی ئێمە پاراستنی کە لە پورماوە دەست پێوەگرتنی بۆ ئیشکردن بۆی کە لە پور و ڕەسەنایەتی خۆمان بەرەو پێشەوە بین ئایا ئایندەیەک ئەبینین کە ئێمەش بتوانین بیکەم بە تەواوکاری پرسیارەکەی پێش و وەڵامەکەی پێشووی بەڕێزت بگەینە ئاسی وڵاتانی پێشکەوتو بۆ ئایندە نەک ئێستا یعنی ئەو ئایندە گەشتبین بین وەڵا وتم مەسەلە تۆ لە زەمان کەوتیتە بەرەوەکو کامێرایەسە کامێرایەک دروستەکەی مانگێتر کامێرای جەدیدتر تێت دنیا وا ئەڕوات ئێمە هێشتا هەی لەفکردانە جا لەبەرە با بین واقعی بین ئێمە وەکو ملەتی کورد من بڕوام ئەوە بووە کە ئێمە ئەوەی کە بەسەر ئێمە هاتوو بەسەر هیچ ملەتان نهاتووە ئێمە نافۆتین ئێمە وەکو ملەت هەر ئەبین بە ملەت بەڵێ ماوەسا من بەڵام مهم ئەوەیە کە هەرچێ تاخیر بکەین دواکەوتوویمان زیاترە بەڵێ من بەرنمەکە ماوەکەی تەواو بە پێم خۆش و دوا قسەی خۆت لەسەر کۆی تەوەری بەرنمەکە لەسەر کورت و بەرپرسیەتی فەرهەنگی و کەلەپوری ئەگەر شتێکت مابێ بۆ بینەران زیاتر ڕوونی بکەیتەوە. بەڵێ ئەلبەتەوە من ناتوانم ئەو تۆسیە بکەم لەو حەدانیم ئەگەریش باسی ئیشەکانمان بکەین نەبێت دۆم بێ و کلاش بۆ خۆی بکە بەڕاستی ئەوە نامێ ئەو ئیشە قسە بکەم بەڵام بەئام بێگومان ئێمە باس ئەوواکەین کە کەلتور ئەوەیە کە تا ئێستا ئێمە ڕاگرتووە یەکەتیمان ئەخلاقمان مرۆڤایەتیمان و باش وایە کە هەمومان بەئام چ ملەتەوە چ لە حکوومەتەوە ئاوڕێکی زیاتر بین بە ئێسالەتی خۆمان قیمەتی زیاتر بۆ شەرەفەی کە هەمانە بەناو مرۆڤی کورد کە مرۆڤی کورد مرۆڤێکی سالمە مرۆڤێکی ناڵم پێشڕەوە بەڵام پێشکەوتووە لە باری زەهنی و لە باری ئینسانی و مرۆڤایەتیەوە ئەمە با ڕابگرین کە ڕامان گرت یەکبوون و یەکەتیمان زۆرترە یەکەتیمان زۆرتر بێت ئینشاءڵڵا بە ئەومەخوا زووتر سەرەکەوی ئەو دەرفەتەش بۆ ئێوە کە باسی خۆتانکە یعنی ئێوەش تا چەند ئیشتان کردووە لەسەرەوە جیاوازەوە کە لە پور پارێزن بەڵام وشیاری بکەنە کەلتور لە لای خەڵک تاوەکو ئەم وشیاریە وای لێ بێت خەڵک کە لە پوری خۆی بپارێزێ کەلتوری خۆش بوێ ئاگای لە ڕەسەنایەتی بێ خۆی پێبینا بکات. بەڵێ بەڕاستی ئەمەش دیسان مۆزۆیەکە زۆر کەس ئەمە تکرارەکاتەوە وجودتان نییە لەکوێن چیەکەن ئێمە لە کاتی لەم کاتا تەلەبەمان هەیە لە بەکەلیۆرەسۆ تا دکتۆرا
خۆب ئەمان لەو پەڕی عالەمەوە یا لە ناوخۆی کوردستانەوە مامۆستاگەل گەورە یارمەتیمانەدەن دێن بۆ تاقیقات بۆ لێکۆڵینەوە خۆ با رادیو تەلەڤیزیۆنەکان مەجەلەکان نووسەرەکان حکومیەکان خۆ بێن بەمان بینن بێن یارمەتی بدەن یارمەتی خۆیان بدەن ئەمە ئەو مۆزەعە نیە ئێمە ئارشیوین ئەوەیش کە تایستە کردومانی وەکو دەنگ و ڕەنگ و کتێب ئەوەش ئیشی ئێمە نییە یعنی ئەبێت ئەو کەرەسەیە کە ئێمە هەمانە بیبەنە مەکتەبەکان بیبەنە زانکۆکان بیبەنە ناو کۆمەلگا ئەوانش هەر کام کەرەسە و اختصاصی خۆی ئەوێت مەسەڵەن ئەگەر ئێمە فەرهەنگ و دیکشنەری هەموو لەهجەکان و دیالکتەکانمان نووسیوەتەوە ئێتێبا بێت ئەو کەسانێک کە یا ئەو گروپەی کە بۆ یەک زمانی کوردی کارەکەن با بێن ئێمە ئەو کەرسانیان بینێ وەکو مثال ئەڵێم یعنی ئێمە لەبان هەموو دیالکتەکانی کوردیەوە خەریکین کارەکەین مەسەلەن باشە هەر ئەنجام و وەکوڵێ دەرهاویشتەکانی ئێمە کەی دەرەکەوە ئێستا لە ناو دەرکەوتەکانیان یاخود لە ئایندا ئەبینرێت ئێمە وەکو هەموو یا ژێرخانێکی معریفیە بۆ خوێندکار ژێرکارێکی معرفیە ئێمە ئەگەر لەوە تجاوز بکەین کەرسەی ئەوەمان نییە یعنی فقط ئیش ئەوەیە ئیشی ئێمە ئەگەر یەکی وەکو جەنابەت و چوار کەسر هات مەسئلەیەکی فەرهەنگیانی کەلتوری ئامی کورد بگرێتەوە بێت لای ئێمە بڵێ من تاقیقاتی ئەوەکەم سەرچاوم بنێ ئێر ئەوەیە وە کارێکی هەرە بنیادی وەکو ئەوەیە کە تۆ بانکت هەبێت کە بانک و هەموو پارەکانە چێتە ئەوێ هەموو تجارت و بزنسەکانە چێتە ئەوێ ئێوەش هەمووشتە دێتەوە ئێرە تۆ گەرەک بێ وڵات بینابری لە ئەساس و ئوسوڵێکی ئەگەر مەسەڵەن بایۆلۆژی بێت یاکو مەسە ئەلکترۆنیک بێ نایتە ئێرە بەڵام ئەگەر مەسئلەی مرۆڤی کورد بێت مێژووی کورد بێت ئاداب و تەقالید و شارسانیەتی کورد بێت شتێک بەناو کوردەوە بێت هۆنەری کورد بێت کە دەیان مۆزوعە ئەبێ بێتە لای ئێمە بەڵێ زۆر سپاس بۆ مامەستا مەزهەری خالقی بەڕێوەبەری ئینستیتۆی کەلەپوری کورد سپاس بۆ سازدانی ئەم دەرفەتە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەو هیوایی هەموو لایەک سوودبند بوو بن تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تایبەتی تر بەخوای گەورە و میرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک